بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت پرسی هەناردەکردنی هەنار بەڕێز جەلیل وەیس ساڵەی سەپەرشتیاری پرۆژەی هەناردەکردنی بەروبوومی کشتتوکاڵی لە نووسینگەی سەرۆکوەزیران بەڕێز جەلیل وەیس بەخێر بێن. زۆر سپاس کاکەمە. خۆشحاڵم گەنجێکی وەک تۆ بینم کە سەرپەرشتی پرۆژەیەکی ئەوە گەورە و گرنگەکەی لە نووسینگەی سەرۆکوەزیران. سپاسانەکەم بۆ مینداریەکەتان. پرۆژەی هەناردەکردنی هەناری هەرێمی کوردستان بە وڵاتانی دەرەوە ئێستا دەڵێن خەونێکە و سەرۆکوەزیران کردی ڕاستی بۆمان. ئەم پرۆژەیە سەرەتا چۆن کارەکانی دەستی پێکرد، چۆن هەوڵدرا بە بازار بکرێ بەم شێوەیە؟ بێگومان هەڵبەتە ئەمە یەکەم دەست پێشخەریە و گەورەترین هەناردەکردنی بەروبوومێکی نانەوتیە لە کوردستانەوە بۆ وڵاتانی دەرەوە. ئەوەی ڕاستی بە ئەمە لە دیدگای جەنابی سەرۆکوەزیرانەوە ڕێزدار مەسعود بارزانیەوە دەستی پێکرد و بێچێک بوو لە کارنامەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. لە چەند ساڵی ڕابردووە بەهۆی ئەو کارەساتی کۆرۆنا و ئەو کێشە و گرفتانی ئابووریانی کە هەبوون لە سەرتاسەری جیهانە نەکرا بەرجەستە بکرێت. بەڵام لە 12 مانگی پێشوو دەست پێشخەریەکانی جەنابی سەرۆکوەزیران بە پەیوەندی بەهێزەکانی لەگەڵ ڕێزدار شێخ محەممەد بن زاید لە وڵاتی ئیمارات و وڵاتەکانی تری کەندا و بەگشتی و هەروەها لە دیدگای داڤۆسا توانی پەیوەندیەکی وا بەهێز و پتە دروست کات بە تایبەتی لە وڵاتانی کەندا و بە شێوەیەکی با بڵێن زۆر تایبەت وڵاتی ئیمارات توانی پەیوەندیەکی وا بەهێز دروست کات کە خواست لە وڵاتانی کەندا و وڵاتی ئیمارات لەسەر بەروبوومەکانی کوردستان دروست بێت. بۆ ئەوەش دیدگای جەنابیان لە نووسینگەی جەنابی سەرۆکوەزیران دەستمان پێ کرد بە کارکردن لەسەر بەرنامەیەک کە بتوانین بەروبوومێکی کوردستانی هەناردەی وڵاتانی کەندا و وڵاتی ئیمارات بکەین کە ناسنامەیەک بۆ بەروبوومە کشتتوکاڵەکانی کوردستان ببێتە ناسنامەیەک بۆیان هەر بۆ ئەو مەبەستەش بەپێی نزیکەی 15 پێوەەر توێژنەوەیەکی زۆرمان کرد لەگەڵ هاوبەشە استراتیژیەکانمان و ڕاوێژکارەکان لە تیمی جەنابی نووسینگەی جەنابی سەرۆکوەزیران توانیمان هەنار هەڵبژێرین و لە ئێستایەوە بە خۆشحاڵیەوە هەناری کوردستان هەنارەکانی باخەکان و کێوەکانی جوتیارەکانی زاخۆ و هەڵەبجە ئێستا توانی لە وڵاتی ئیمارات لە ئیمارەتی دووبەی ببینرێت و لە داهێتوویەکی زۆر نزیکە بە هەمان شێوە لە وڵاتەکانی تری کەندا. ئەستا توانی بڵین ئەگەرێکی لە ئیمارات بڵێت هەنار ئەوەی دەنێ هەناری کوردستانە؟ جوانیەکەی با بڵین ناسنامەی کوردی و دروستکردنی براندێکی کوردی لەوەیە بوو ئێمە هەر هەناری کوردستان هەر بە ناوی براندەکەش بە ناوی هەنارمان کردووە. ئێستا لە ئەو هایپە مارکێتانی کەوا هەناری کوردستانی کڕیوە هەر بڕۆی داوای هەنارکەی خۆیانەت بنە لای هەناری کوردستان. بەڵێ بە چ ڕێگە و فلتەرێکا تێپەڕیوە چی کراوە تا ئەم هەنارە لە وڵاتی شۆک و کەنداوە قبول بکرێت لە مارکێتەکانە و لەوە بڕاتە وڵاتانی دیکەش؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ وەکو بۆ جەنابتم باس کرد ئێمە 15 پێوەرمان هەیە لەسەر ئەو پێوەرانە ئاڕۆین بە پێ و پێوەرانە هەنار هەڵبژێردرەوە. ئەم پێوەرانە خۆی لە ئەکتیفای زاتیە بینێتەوە ئایا بەشی ناوخۆ ئەکات، خۆی لە خواستی بازاڕە بینێتەوە، وارووا خۆی لەوە بینێتەوە ئایا چەند بەرگەی گواستنەوە ئەگرێت. لەگەڵ ئەمانەشە ستاندەری نێودەوڵەتی هەن و ستاندەری وڵاتانی کەنداو هەن. ئێمە هاوبەشمان هەبووە کە هاوبەشی استراتیژین لە ڕووی کواڵیتی کۆنترۆلەوە. ئەو تێستانی وا پێویستە بۆ کواڵیتی کۆنترۆل و کە شەهاداتی نێودەوڵەتیت ئەدەێنە لەسەری توانیمان وەرگرین. بە خۆشحاڵیەوە ئەو هەناری وا لە کوردستان هەیە دوورە لە هەموو مەوادێکی قڕکەر، دوورە لە هەموو مەوادێکی کیمیاوی. لە ئێستاش لە شانبەشانی پێشبڕکەی ئەو هەنارانە ئەکات کە لە وڵاتەکانی یەکێتی ئەوروپاوە دێ بەرە وڵاتانی کەندا. ئەو بەکارهێنانی ئەو ماوادانە کاریگەری لەسەر باشبوونی کواڵێتی و ناوبانگی هەنارەکەش هەیە؟ باشی و با بڵێن ئەو شتەی وە هەناری ئەمەی جیاواز کردووە بەروبوومەکەی ئەمەی جیاواز کردو لە گەڵ وڵاتانی تر ئەوەیە کە زۆر سروشتیە، هیچ بەروبوومێکی کیمیاوی یان هیچ بەروبوومێکی قڕکەری تیان نییە. ئەمەش زۆر بەکەم ئەبینرێ شتێکی زۆر کەم بینراوە لە وڵاتەکانی تری جیهاندا. بەڵێ چیەکەن بۆ ئەوەی جوتیاران پێ بگەێنن و تواناکانیان بەرزکەنەوە لەوەی کاتێک هەر بەرهەمێکی دیکە و بە تایبەت هەنار بەرهەمێنن بزانن بە پێی ستانداردەکان پێینی بۆ بەکاربێنن ئەگەر پێویستی کرد دەرمانی خڕکەر بەکاربێن چیان بۆکەن بۆ پرسیارەکەی جەناب توتان بێتە دوو بەشی یەکەمیان ئەوەیە لە داهاتوویەکی نزیکە دامەزراوەیەک دروستە بێت. ئەم دامەزراوەیە یارمەتیدانی
جوتیارانەدا بۆ بە بازارکردنی بەروبوومەکانیان بۆی هەناردە بکرێت بە وڵاتەکانی دەرەوە وەک وڵاتانی کەندا و لە داهاتوودا و یەکێتی ئەوروپاش بە هەمان شێوە بۆ نمونە هەر جوتیارێکی کوردستان هەر بەروبوومێکی هەبێت ئەتوانێت بڕات بۆ ئەڕوا بۆ لای ئەو با بڵین دامەزراوەیە لای ئەو دامەزراوەیە پێیانەڵێ بۆ نمونە من ئەم بەروبوومەم هەیە ئەمێ ئەم بەروبوومە هەناردەی وڵاتانی دەرەوە بکەم ئەو دامەزراوە بۆیان ڕوونەکاتەوە ئەم خواست لەم بازارانە هەیە لەم وڵاتانی دنیا هەیە ئەتوانن بیکڕن لێتان و ئەم شەریکاتانە ئەم کۆمپانیایانە هەیە کە ئەتوان بۆتان بوازنەوە و ئەم کۆمپانیایانەش لستێکی ترمان هەیە ئەم کۆمپانیایانە کە ئەتوان تێستەکانتان بۆ بکەن با بڵین ئەو بەروبووانەی وا هەتانە بگاتە سەر ستاندەرە نێودەوڵەتیەکان بەشی دووەم ئەوەیە چۆن ئێمە وا بکەین لە جوتیارانی خۆمان جوتیارانی کوردستان ئاستی تێگەیشتنیان بۆ هەناردەکردن و لە ئەمە کە ناوێنین زنجیرەی هەناردەکردن کە دەست پێەکە لە جوتیارەکانی کوردستان تا بازارەکانی دەرەوە بەشێکی گرنگکەوە ئێستا تیمی جنابی نووسنگی لە نووسنگی جنابی سەرۆکوەزیریان کاری لەسەرەکەین ڕاهێنانێکی گشتگیرە بەشی یەکەمی دەست پێەکەین بە پایلۆت کە تاقیکردنەوەیە لە داهاتوو بۆ هەموو جوتیارانی کوردستانە بێت بۆ هەموو بەروبوومەکانی کە ئاستی تێگەیشتن لە هەناردەکردن و ئاستی تێگەیشتن لە ستاندەرەکانی دنیا و لە پاکجینگ بۆ جوتیاران ڕوونەکرێتەوە تا لە تێگەیشتێکی زۆر باشا بن بزان بۆ هەناردەکردن چی پێویستە و چۆن ئەتوان خۆیان ئامادەکەن باس لە پاکێجین کرد یاخود بە بازارکردن ئەمە تا چەند گرنگە جوتیار فێری ئەوە بێت بزانێت چۆن بە بازارکردن ناکات بۆ نمونە وەک ئەو پارەی لەسەر دەبێت زۆر نابێت بۆی کە تێستی کوالەتی کۆنتترۆلی بۆ بکرێت کارتۆنی بۆ بکرێت و پاکێجینیکا و کۆمەڵی پرسی دیکە هەیە لەبەری بۆ پێی بێگومان بۆ نمونە تۆ چیتە بازارێکەوە ئەگەر کۆمەڵی هەنار بەسەر یەککەوتو لە ناو سەبەتەیەک ببینی جیاوازە لەوەی دانە لە ناو کارتۆنێکدان ڕابن تاکید جەنابەت زۆر ڕاستە بۆ وەکو باسمان کرد ئێمە ڕاهێنانێکی گشتگیرمانە بێ لە هەموو ئەم زنجیرەی هەناردەکردنە یارمەتیدەری جوتیارەکانمانە بین بەشیش تر کە ئەتوانین یارمەتیدەریان بین و ئەمەش لە پلانمانایە ئەوێش ئێمە ڕاوێژکاری استراتیژی لەگەڵ تەواوبوونی با بڵین بەشی یەکەمی پرۆژەکە کە هەناردەکردنی هەنارە ئەمە ڕاوێژکاری استراتیژیمانە بێ ئەم ڕاوێژکاری استراتیژیانە بەشێکی ئەوەیە کە هێنانی وەبەرهێنان لە وڵاتانی دەرەکی بۆ ئەوەی ئەم زنجیرەی هەناردەکردنە پڕ بکەین بۆ نمونە ساردخانەیە بۆ نمونەکردنەوەی با بڵین کارگەی پاکجینگە و لە هەمان کاتە چونکە ئەمە بیدایەتە ئەمە شتێکی زۆر سەرەتاییە بۆ کوردستان بۆ شتێکە لە دیدێکی دوورە ئەگەر سێری بکەین زۆر پێشەکەیە لە ئێستاە ئەو دامەزراوی کە ئەمەزرێ یارمەتی دەرەبێت بۆ جوتیارەکان و ئەکرێت ئێستا لە توێژینەوەیان ئەکرێت بتوانین قەرزی بچووکشیان بۆ دابینکەین بۆ نمونە تۆ ئەتەوێ بەروبوومەکە بنێری بەڵام توانای داراییت نییە پاکجینگەکەی بۆ دابینکەی ئەکرێت بە شێوەی قەرز پێت بدرێ بۆی پاکجینگەکەت ئامادەکی بە پێی ستاندەرە نێودەوڵەتەکان لە کاتی فرۆشتنی بەروبوومەکەت پارەکەت بواتەوە کاتە ئەیگەڕێنیتەوە بۆ دامەزراوەکە بەڵێ دەتوانین بڵین دڵخۆشێکی وادەنە جوتیاران چونکە جوتیاران خەمیان ئێستا ئەوەیە ئەڵێن بازرگانێک لە نێوان ئێمە و لایەنەکەی دیکە بێت بە دەستێکی ئەرزان لە ئێمەی وەربگرێت قازانجەکە بۆ ئەو بێت ئەو دڵنیایانە جوتیاران ئەو بازرگانە لەو نێوەندەدا نابێ ئەوان دەستی یەکە من خۆشحاڵیمان بم پرۆژێ ئەوە بوو کە بە شێوەیەکی ڕاستە و خۆتوانیمان جوتیارەکان ببەستینەوە بە کڕیارەکان لە وڵاتی ئیمارات لە داهاتوو ئەمە زیاتر ڕەنگەداتەوە لە ئەو پرۆژانەی وایکین و لە ئێستا توێژینەوەکەین بۆ نزیکەی 5 بەروبوومی تر کە دیاریەکەین بۆ هەناردەکردنی لە ساڵی داهاتوو و بابلین ساڵەکانی دوایەویش ئەو بەروبوومانە چینکە کاری لەسەر ئەمە بابلین بە تەواوەتی دڵنیا نەبووینەوە کامیان وەکو ئەگەر وەکو ئەگەر هەنگینمان هەیە هەنگینی کوردستان سێوی بەرواری یەکێکە لەو با بڵین هەڵبژاردانە و هەروە هاترێ بازاریان بۆ دۆزراوەتەوە ئەوان با ئامادەکاریان بۆ کراوە یان بانە دۆزنەوە بێگومان لە ئێستاوە ئێمە لەگەڵ کارکردن لەسەر هەنار کارمان لەسەر هەموو بەروبوومەکانی تر کردووە کە لەو لیستەیە کە ئێمە توێژینەوەی لەسەرەکەین لە ئێستاەوە خواستەکەی بۆ دروست ئەەکەین کە کاتی خۆی هات بێگومان کڕیاری بۆ ئەبێت چۆن توانیمان بۆ هەنارەکە بیکەین ئەو کاتەش بۆ ترێ و با بڵێن سێ و هەنگوونەکەیان هەر بەروبوومێکی تر بێ دروستیەکەین ئەوەی لێرە پێم خۆشە ئاماژەشی پێ بدەم جەنابی سەرۆکوەزیران یەکێ لەو شتانی کە زۆر گڕوتینیدا تیمەکەی ئێمە کە تیمێکی زۆر گەنجەوەکو جەنابەت ئاماژەت پێدا مەمنون زۆر سپاسی جەناب دەکەین ئەوە بوو کە هەنێ ئەو با بڵێن ئەو ڤیددیویانەمان بینی کە جوتیارەکانی خۆمان نانەزانین لە چۆ بەروبوومەکانیان ساخکەینەوە گڕوتینی جەنابیان وای کرد تیمەکەش زۆر بە قین بێ لەسەرەوەی
بتوانێت بازارێکی بۆ بدۆزێتەوە. بەڵێ مادوو نەبن بە هیوای کاری باشتر بۆ سپاسی جوتیارانی جەناب هەرێمی کوردستان و بۆ داهاتوی هەرێمی کوردستان بەڕێز جەلیلوەی ساڵەیی سەر بەرپرسی پرۆژەیە ناردەکردنی بەرەبوومی کشت و کاڵی نووسینگەی سەرۆکوەزیران سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس. خێراتی سپاس.